شین و ڕۆڕۆی بۆ براکەیەتی بە تەلەفۆن ئاگاداری کردوونەتەوە خۆی دەخنچێنێت. ئێرە ڕووباری گەلی عەلی بەگا. مزەفەر ئیسماعیل تەمەن 27 ساڵی پەیوەندی بە مامیەوە دەکات و ئاگاداری دایک و باوکی بێت ئەو کۆتایی بە ژیانی خۆی دێنێت. گوتی ئەم لەسەر ئایەمە و ناوچیاشم نازانم چێن دەرێ. گوتی خۆمە خنچێنم؟ گوتی خۆم دەخنچێنم نازانم. گوتی کۆتاییم پێهات نازانم تاوە کۆتایی دومە کۆتاییە. پاشەوە تەلەفۆنەکەی داخرا؟ یەکسەر هەچەند عاولمدا قسەی لێگە بکەم کۆت تەلەفۆنەکەی دایەخست و جوابی نێداوە. هاتم گەیشتمە لای سیارەکەش تەلەفۆنەکەی ناو سیارەکەی بوو لەگە پارەکان و هەویەکەوە هەم شتەکانی ناو سیارەی بوو. مزەفەر لە زانکۆیەکی ئەهلی سنووری کەرکووک خوێنکاری قۆناغی سێ یاسا بووە. شۆفێری تانکەریش بووە و کاری کڕین و فرۆشتنی سوتەمەنی کردووە. دانیشتووی هەولێر بووە و ژیانی هاوژینی پێک نەهێنا بوو. مشکلێ مادیمان نەبە مشکلێمە نەویمان نەبە هیچ مشکلێکمان نەبە لە مارێ ئەمە بەخۆن چار برا و یە خۆشتین سێ برامشن یا هینە مارە فیان کردیا ئەم نشت لەگە من و برام باوکم داخلی سعات دوو تەلەفۆن لۆمە کرد تەلەفۆنێکت و توا دێمەوە هەر تەلەفۆنەکەی کرد پاشێ هەنجی هەر تەلەفۆن و هەر تەلەفۆن وەرام نەداوە. تانکەری شۆفێرەکەیە لە کانیمارانی سۆران. لە ڕێگای کامێرای چاودێری چێشخانەکانەوە دەرکەوتووە مزەفەر 2000 لە تانکەرەکەی هاتۆتە خوارەوە و بەرەو ڕووبا ڕۆشتووە. جاری سێەم لەم ڕێڕەوەوە بۆ ڕووبا ڕۆشتووە و دیار نییە گەڕابێتەوە. ژمارەیەکی زۆر لە کەسوکارەکەی 3 تیمی مەلەوانی پۆلیسی بەرگری شارستانی بە درێژایی ڕووبار لە کانیمارانەوە تاوەکو گەلی عەلیبەگ بە دوایدا دەگەڕێن. تیمەکانی مەلەوانی لە بەیانی زووەوە دەستیان بە گەڕان و پشکنین و بە دوواداچوون کرد بە درێژایی ڕووباری گەلی عەلیبەگ بۆ ئەوەی شتێک بدۆزێتەوە. لەو شوێنەی مزەفەر لێون بووە 3 ڕووباری ناوچەکە یەک دەگرنەوە. ڕووبار قوڵ و لە هەندێک شوێنیشدا ئاوەکەی خێرایە بەڵام بربەست دانراون کە بە زووی و لە مەودایەکی کەمدا سۆراغی بساندرێت. بەختیار قادر ڕوودا و سۆران.